لە یاریەکانی هەفتەی چواردەی خولی پلەیەکی تۆپی پێی کوردستان یانەی ڕواندز لە یاریگای سۆران میوانداری یانەی هەڵۆی کرد. لە گێمی یەکەمی یاریەکە هەردوو یانە نەیانتوانی هیچ گۆڵێک تۆمار بکەن. سەرڕای چەند دەرفەتێکی نزیکیان هەبوو بۆ تۆمارکردنی گۆڵ. گێمی یەکەم بەبێ گۆڵ بە کۆتا هات. لە گێمی دووەمی یاریەکە یاریزانانی هەڵۆ تا ڕادەیەک باشتر دەبینران. ناوە ناوەش یاریزانانی ڕواندز دەرفەتی گۆڵکردنیان بۆ دەڕەخسا، بەڵام نەیانتوانی سوود لە دەرفەتەکان وەربگرن و گۆڵ تۆمار بکەن. لە خولەکی 88 یاریەکە یاریزان تەحسین عەبدوڵڵا گۆڵی یەکەمی بۆ یانەی هەڵۆ تۆمار کرد. هەروەها لە خولەکی 90 یاریزان ئەحمەد ئیبراهیم گۆڵی دووەمی بۆ یانەی هەڵۆ تۆمار کرد و یاریەکە بە ئەنجامی دوو گۆڵی بێبەرامبەر لە بەرژەوەندی یانەی هەڵۆ بە کۆتا هات. سبارة بياري عفرو براستي أفا تقريبا 20 روجا ما عدادك باش كده أم شاين كو خو آماده كم بو وياري عفياري نسبت به يانا حالا زورا گرنگ بي چنگي ما بیدات نادیا ما زورا باجي بس توشي اندك پیکانا بین نادیا ما پاش کرد رزبندی عفياري هفرو ما زورا گرنگ بي بو ما و ام شاين الحمدلله سه خال دست خوب بینین و خال بو ما زور گرنگ بین راستی صاحا خودا تعادلكش بینه خسارتكش بینه زور خرابه بس للصحة خصم اگر تو فوزك بيني بما زور مهم براستی هم تازه تقریبا والمهات کوپه بین خطا صورة دا بزینی دا کتین و هم بفرق و هم هشتا باشتر خوامده بکن بو یاریت گهف لیره بناوی خواه بخیر بن لیاری امرو براسی مو یعنی هلو هر دوگمان پریسمان بخال بولو اوی مانوی خوما مسوگر بکن لپلن یک بحكم ياريكي مام ناوان بو براستي بترس ياريان دكر هر دولا بلام لكوتاي يعني هلو تواني سركوت بەم سەرکەوتنەی یانەی هەڵۆ لە کۆی چواردە یاری خاوەنی چواردە خاڵە و لە پلەی چواردەی ڕێزبەندی دێت. هەرچی یانەی ڕواندزیشە خاوەنی دە خاڵە و لە پلەی 16می ڕێزبەندی دێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.